بۆ قسەکردن لەسەر گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەت هەروەها بەشداری لە لوتکەی جیهانی حکوومەتەکان گفتوگۆ لەگەڵ بەڕێز سیروان حەمەشەریف شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان دەکەین بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. بەڕێز سیروان سڵاوت لێبێت، ئەم سەردانەی سەرۆکی حکوومەت تا چەند گرنگە وە کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتان لە پراوێزی لوتکەی جیهانی حکوومەتەکان؟ سڵاو لە جەناب و بینەرانی بەڕێزی کوردستان 24 ئەوەی کە ئێمە ئەبینێ و دەنگمانە بیسێت. وەک خۆتان ئاماژەتان پێدا لە سەرەتای راپۆرتەکەەوە و لە چەند ڕۆژێکیش لە ڕێگای میدیا و سوشیال میدیاوە باسەکرێت کە سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوەی لوتکەی وڵاتان کاریگەری خۆی هەیە لە شێوازی کاری حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندی ئەو وڵاتانی کە بەشدارن لە لوتکەکە لەگەڵ ئایندەی هەرێمی کوردستانە. ئێمە لە بیرمان نەچێت لەبەرەوەی ئێمە دەوڵەت نین، ئێمە سەروەریمان نییە، ئێمە سیادەمان نییە. ئەگەر بۆ وڵاتێکی خاوەن سەروەری و سیادە کە لە خاوەن سەروری سیادەیە هیچ وڵاتێک ناتوانێت دەستوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکە بکات، تەنانەت نەتەوە یەکگرتوەکانیش ناتوانن بە پێی یاسای نێودەوڵەتی. ئەوە بۆ ئێمە لە بابی وەک عەرە بەڵێ لە بابی ئەولایە، لە بابی پێشینەیە ئێمە دووجار پێویستمان بەم پەیوەندیانە هەیە. بۆیە جێگای خۆیەتی کە ئاماژەی پێ بدەین ئەم جۆرە بەشداریکردانە کاریگەری ئەرێنی ئەبێ بۆ سەرداهاتووی هەرێمی کوردستان و ئایندەی ڕسمی سیاسەتی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم کێکڕای سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە. بەڵێ ئیمارات لە ناوچەکەدا تەرکیزێکی باشی لەسرە پەیوەندیەکانی وردە وردە بەهێز دەکات لەگەڵ هەم وڵاتانی عەرەبی هەم وڵاتانی دیکەی غیرە عەرەبیش. ینی ئەم بەهێزبوونی پەیوەندیە لەگەڵ ئیمارات چۆن وڵاتانی دیکە دەڕوانە هەرێمی کوردستان کاتێک کە ئیمارات بەپەرۆشە و پێخۆشە پەیوەندیەکانی لە هەموو بارەکان لەگەڵ هەرێمی کوردستان پتە بکات؟ مای دەستخۆشی و دڵخۆشیە بۆ خۆمان کە وڵاتانی ناوچەکە بەو شێوازە لە هەرێمی کوردستان بڕوانن کە هەرێمی کوردستان لە قۆناغی متبوون و وەکەڵێ خاوبوونەوە ئەوەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەسەر هەرێمی کوردستان هات وردە وردە ئاسەواری نەماوە و کرانەوەیەکی زۆر باش لەسەر ئاستی سیاسەتی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ناوچەکە تەمەن لەگەر بۆ کۆمەلگای نێودەوڵەتی گرنگ بێ ئێمە کرانەوەمان هەبێ، بەڵام بۆ وڵاتانی ناوچەکە لە پێشینەی ئێمە لە کاری لە پێشینەی ئێمە چکە با لە بیرمان بێ ئەوە نەتوانن ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەدای سیاسەتی ئێمە دابنێن. با لە بیرمان بێت ینی وەکەڵێ سێ جۆر هێز هەیە، هێزی ڕق هەیە، هێزی مامناوەند هەیە، هێزی نەرم هەیە کە بە سۆفت پاوەر ناوەبرێ. سۆفت پاوەر هێزی نەرم ئەو هێزەیە کە کاریگەری لەسەر وڵاتانەکە و هیچ زیانێکیشی بۆ خۆمان نییە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتی ئیماراتە گرێداوە پەیوەندیەکی لەسەر ئاستی ئابووریەوە لە بیریشمان بێت لە دوای ئەتوانم بڵێم نەمانی بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوایان دیواری ڕوخانی دیواری بەرلینەوە ئەوەی کە زیاتر تەحەکوم بە سیاسەتەوە ئەکات ئابووریە. ئەگەر ئێمە ئابووریمان بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە بەرژەوەندی وڵاتانی دەرەوەش گرێدەین بە بەرژەوەندی خۆمانەوە ئەوەندە ئایندەمان تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن زامنی یەکەین، زامنی ئایندەی خۆمانەکەین. بۆیە زۆر گرنگەوە ئیمارات وەک جەنابەت ئاماژەت بێدا وڵاتێکە کاریگەری هەیە، ڕسمی سیاسەتی هەیە، ئەتوانین بڵێن ئەو چەند وڵاتی خلیج وەکو ئیمارات و قەتار و ئەوانە ینی شێوازێکی ڕاستە لەگەڵ ئەوەی کە شێوازی حکومڕانیان شێوازێکی کلاسیکە، بەڵام تا ڕادەیەکی زۆر جیاوازن لە حکوومەتەکانی تر. ئێمە لە بیرمان نەچێت لە چواردەوری ئێمە ئەوە وەکەڵێ لە بارودۆخی ناوخۆی سووریا ئەزانین، لوبنان ئەزانین، لیبیا ئەزانین، لیبیا هەرچەند دوورە لە ئێمە، بەڵام مەبەستم وەک ئاماژەیەک بۆ سەرنجڕاکێشان. ئێمە زۆرێک لە وڵاتانە ئەبینین بە چه فەتارەتێک و بە شەڕی ناوخۆ بە شەڕی دەرەکیوە تێوە گلاون. خۆشبەختانە هەرێمی کوردستان ئەو قۆناغانەی تێپەڕاندووە لەخوا بەزیابێ و وڵاتانی ناوچەکەش ئەو تومحیان پێ هەیە کە هەرێمی کوردستان هاوپشکیان بێ، هاوشەریکیان بێ و بەرژەوەندیەکانیان لەگەڵ بەرژەوەندیەکانی ئێمە گرێ ئەدەن کە ئەمە خاڵی جەوهەریە و من زۆر جاری لە ڕاگەیاندنەکان و پێشتر ئاماژەم پێداوە وتومانە تا چەندی بتوانین ئابووری وڵاتانی نەک ناوچەکە بەتەنها ئابووری وڵاتانی زلهێز گرێ بدەین بە ئابووری هەرێمی کوردستانەوە یان گرێ بدەین بە ئایندەی هەرێمی کوردستانەوە، ئەوەندە مسۆگەری ئایندەی خۆمانەکەین. بۆیە جێگای دەستخۆشیە و لە ڕووی سیاسیشەوە با لە بیرمان بێت ینی بەشداریکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی شاندێک لە ئەوەی وەکەڵێ پێگە و دەنگدانەوەیکی سیاسی ئەبێت کە ئەوەش بەشێکە لە خودی سیاست. باشە. بەڕێز سیروان ینی لە نێو قسەکانشدا ئاماژەت بەوە کرد کە بۆ ئەوانیش هەرێمی کوردستان گرنگە، ینی دەمەوێت پرسیارەکە ئەوها بکەم
بۆچی هەرێمی کوردستان هێندە گرنگە لای چەندین وڵاتی دیکە کە کاتێک کۆبنەوەی نێودوڵەتی دەکرێت هەرێمی کوردستان بانگهێش دەکرەوە ئیمارات ئەوە چەندەمین جارە تەنانەت دوای لێ هاتووە کە زۆر جاری وایە لە نێو وردەکاریەکانی نێو ئیماراتیش بانگهێشتی هەرێمی کوردستان بکرێت. ئەم مەحبوبیەتە یاخود ئەم گرنگی بینینەی هەرێم بۆچی لەلایەن چاوی ئیماراتەوە؟ سپاس وشێکی جوانە بەکارێنە ئەم مەحبوبیەتە تەمان بمبورە من ئەماڵێم لە سیاسەت شتێک نییە ناوی مەحبوبیەت بێ بەڵام ئەوەی کە ئێمە مەحبوب بووین لە بەرچاوی ئیمارات یان لە بەرچاوی وڵاتانی نێودەوڵەتی هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە ئێمە لە دوای ساڵی 1991ەوە خۆمان حکمی ئەم هەرێمی کوردستان نەکەین بە باش و بە خراپیەوە بە سەڕا و بە زەڕاەوە لە خۆشی و ناخۆشیەکانە خۆمان تەحەکومان پێوە کردووە و دروست لە دوای ساڵی 2023ەوە ئێمە چوونە قۆناغێکی ترەوە کە کۆتایی بە ڕژێمی بەعز هاتوو عێراق پێینا قۆناغێکی ترەوە هەر لە ساڵی 1991ەوە هەر لە دوای ساڵی 2023ەوە هەتا ئیمڕۆ کە من لە خزمەتی جەنابتانە قسەکەم حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بە دەسەڵات و بە کۆمەلگایەوە بە خەڵک و بە سیاسیەکانیەوە نەبوون بە خەتەر بۆ هیچ یەکێک لە وڵاتانی دراوسێ ئێمە بە وەکەڵێ بە تەجروبە سەلماندوومانە حکوومەتی هەرێمی کوردستان عاملێکی خێر بۆ فاعیلێکی شەڕ نەبووە هەرێمی کوردستان ئەم قواری هەرێمی کوردستانی ئێمە وەکەڵێ هۆکاری پێکەوە ژیان بۆ ئێمە با لە بیرمان بێتین لەسەر ئاستی ناوخوا ئەوەی کە ئیمڕۆ زۆر گرنگی پێ ئەدرێ پێکەوە ژیانە پێکەوە ژیانی نەتەوەکانە پێکەوە ژیانی ئاینیە پێکەوە ژیانی حتا سیاسیە یعنی با لە بیرمان بێ وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا کاتێک ئێوە هەنگاوێکی سیاسی ببڕێ بەتەنها بەوە دڵی ئاو ناخواتەوە کە وڵاتێکی زلهێزە و خاوەنی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی وەکەڵێ پێگە و جێگە و سەرخان و ژێرخانی خۆیەوە بەتەنها دڵی ئاو ناخواتەوە بەڵکو پێویستی بە چەند هاوپەیمانێک هەیە بۆ ئەوەی ئەو هەنگاوێکی سیاسی بنێت یا هەنگاوەکە ئەسکەریان سیاسیان ئابووری هەر هەنگاوێکە بۆیە ئەگەر بۆ وڵاتانی زلهێز کۆدەنگی گرنگ بێ ئەوە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە قسەی تیاکەین دراوزەکانمان دۆستمان نین یان دۆستی بەرژەوەندەکانی خۆیان با ئێمەش وەکەڵێ ڕخنیان لێ نەگرین چونکە هەموو وڵاتێک هەموو نەتەوەیەک دۆستی بەرژەوەندەکانی خۆیەتی ئێمەش ناچاری وەک هەرێمی کوردستان دۆستی بەرژەوەندەکانی خۆمان بین خۆشبەختانە وەک عەرزم کردی لە سەرەتای حکومڕانی ساڵی 1990 تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە بە هۆکارێک بۆ تێکدانی وڵاتانی دراوسێ من یەک نمونەی بچوو عەرزی جەناب و بینەرانی بەڕێز بکەم کاتێک کە لە وڵاتێکی وەکو میسرا بۆ نمونە کاتێک کە مبارەکە ڕواسیسیەت مرسی ڕواسیسیەت ئێمە وەک زمانی فەرمی ئیعلامی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکاتی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک مەگەر تەنها لە ڕاگەیاندنەکان وەک هەواڵێک وەک خەبەرێک ئەمە گوازرا بێتەوە وەگەرنا بەرژەوەندی ئێمە لەوە نەبووە کێ حکمی بۆ نمونە میسرەکە کێ حکمی کێەکە ئێمە تەداخولمان لە شؤونی هیچ کەسێکان نەکردووە وەلە بیریشمان بێ کاتێکە تۆ سیاسەتی لەسەر ئەم بنەمادا ڕشت نابیتە خەتەر بۆ سەر هیچ وڵاتێک بۆیە خۆشبەختانە دەوڵەتی ئیماراتیش ئێمە وەک دۆستێکی خۆیان نەبینن بەڵێ بەڕێز سیروان حەمە شەریف شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی